گرنگی باخچە چییە بۆ کەسایەتی منداڵ بۆ ئەوی دایک و باوک منداڵەکانیان بنێرنە باخچەی ساوایان؟ خۆ دەزانی ئەمە یەکێک لە قۆناغەکان قۆناغی پێش چوونە قوتابخانەیە. خۆ دەزانی لە پۆلی یەکی بنەڕەتیەوە ئیلزامیە بە زۆرە، بەڵام باخچە اختیاریە، کەسەکە ئەتوانێت بینێرێ نەینێرێ، یانی ئیلزامی نییە. بەس لە زۆر وڵات هەر لەگەڵ پۆلی یەکیان قسووە. گرنگەکەی لێرا چییە؟ هەموو زاناکان لەسەر ئەو کۆکن ئەڵێ بناغی کەسێتی لە 5 ساڵی یەکەم ئاداندێ. یعنی ئێستا ئەم مناڵانە تۆ لێرە ئەتوانی فێری ڕازگۆییان کەی، فێری بەوەفاییان کەی، فێری پاگ و خاوێنیان کەی، فێری ڕێزگرتنی دایک و باوکیان کەی. لێرە پەروەردەکردنە، فێرکردن نییە. پەروەردەکردن یانی کۆمەڵە بای ئەخلاقی جوان هەیە، تۆ ئەتوانی لێرەوە لە ناو دڵ و دەروونی مناڵانەیە بیچەسپێنی. من ئێستا لە زانکۆ کە خوێندکاری ئەگەر بڕای بەخۆی هەبێ بڕای بەخۆی نەبێ، کەسێک بێ بێوەفا بێ، خەتی ناشرین بێت، چی بێت، تازە من هیچم پێ ناکەی لە زانکۆ. لێرە بناغەکەی داندێ. لەبەرەوە لێرە ئەتوانی کەسێتی مناڵەکان بنیاد بنێ، ناحی زمانە و زمانیان پاراو بێت، لە ناحی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکانیان بەهێز بێت. دروستکان چکە دکتۆر زۆر جار منداڵ هەیە بەڕاستی یعنی گەیشتتە تەمەنی 4 ساڵی 5 ساڵیش ناتوانێت لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیدا هەڵسێ و دانیشە بەڕاستی. جا و توێژینەوە کراوە، بەراوردیان کردووە لە نێوان مەسەڵەن پۆلی یەکی سەرەتایی، یەکی بنەڕەتی هاتوون، بەراوردیان کردووە لە نێوان ئەو مناڵانەی کە لە باخچەوە هاتوون بە بەراورد بەوانەی کە نەچوونەتە باخچە. دەرکەوتووە مناڵانی کە لە باخچەوە هاتوون و چوونتە پۆلی یەکەم زیاتر خۆیانە گونجێنن. بۆ لەبەرەوەی لێرە منهج پرۆگرام هەیە، لەوێش منهج هەیە، لێرە مامۆستا هەیە، لەوێ مامۆستا هەیە، لێرە لێپرسینەوە هەیە، لەوێ لێپرسینەوە هەیە، کەواتە کەشوهەواکە ژینگەکە وەکو ئەوێ وایە. فەرقی هەیە لەگەڵ مناڵێکە کە لە کۆڵانە 5 ساڵە سوێتەوە ڕێگەڕۆ بۆ قوتابخانە. یعنی ئێمە بەگاڵتەمانە دانەنراوە، وەکو جەناب دەزانین کەس وەزانە لە باخچە بۆ مناڵانەی کە دایک و باوکیان نیشەکەن نەخێرەوە بۆ ئەوە نیە تۆ پەروەردەیەکی کەسێتی. یعنی لێرە تێکەڵمە مناڵەکانە، یعنی زۆر مناڵ هەیە دایک و باوکی لە ماڵەوە نان ناخوا، بەس کە لێرە مناڵەکانی تر بینێ نان نەخۆن لا سایان نەکاتەوە لەگەڵ یانە. زۆر خواردن هەبێ نەخوا بەڵام لە چاو برادەرەکانی کاو بیخواتن. ئێستا جەناب مەسەلەن دایکێکی ئەتوانی بۆ ماوەیەکی دیاریکە قسە لەگەڵ مناڵەکە بکەی، یەک کەسی، بەڵام لێرە بۆ نمونە 6 مامۆستا هەیە، فەرقی هەیە یەک کەس لەگەڵ مناڵەکە بکە. لەوانەیە زۆر دایک و باوکیان خوێنەوارن، بەڵام ئەمانە دەچووی بەشی پەروەردەی تایبەتن، بەشی باخچەی مناڵانن، ینی پسپۆڕیان هەیە 4 ساڵ لەوێ خوێنویانە، ینی خریجی زانکۆن. لێرە سەدان نۆع جەناب ببینیم یاری و مەلاعیب و چیرۆک هەیە، منهەجە لە ماڵان نییە، ئەمە لە ماڵە ناتوانێت. مەسەڵەن لێرە بۆ نمونە 3 قاتە هەر قاتی 600 متر 1800 متر، چ خێزانێک دەتوانێت 1800 متر بۆ مناڵەکانی بۆ یاری هەڵبەست بەڵێ اینجا بۆ نمونە زۆر شت هەیە تۆ ئەتوانی مناڵ لە ڕێگەی کەسانی ترەوە فێر بێ. لەبەرەوە پەروەردەیەکی دروست ئەکرێ ئەتوانی، بەڵام بە شەرتێ مامۆستا و منهەجەکە ڕێک و پێک بێ. باشە دایک و باوک چەند گرنگی بەوە دەدات کە منداڵەکانیان بێننە باخچەی ساوان؟ وەڵاهی جاران باشتر بوو لە ئێستا، یعنی بڕاو هەبێ لە من ئەمە 2007 کە لە هەولێر هاتمەوانێ ئەمە باخچەیەماندانەوە چون پسپۆڕەکەی بنەوەیە ماسێر دکتۆراکەم دەروونزانی مناڵە، ماستێرەکەم دکتۆراکەشم پیاوانی زیرەکی مناڵە، یعنی جاران مناڵ باشتر بوو. ئێستا ئەم بینا گەورێ بڕواتە بێ پارەی بیناگە دەرنایێتەوە، یعنی 36-35 مناڵە هەیە بەس بەشی زەمانی اجتیماعی و زەریبەی دەخل و زەریبەی عقار و ناوخواردن و کرێی مامۆستا و کارەبەدەی کارەبا چەندگرانە لێرە، یعنی 1 کیلۆوات ماڵان هەژدەیە، ئێمە لێرە 156 مان لێ وەرەگرن موليده هلو لا بس انا بدو يعني بس بوي روزك بخواب بالدوام بيرين بارودوخك بقورتشك داي سبو ناي يعني اقول داي ليش بي دو من عليه لا يمدك داي يعني لا يخسوي داي يعني دو روز دوامك دو روز دوامك ها والله ستاو فنو زور باش دكتور زور زار دبينين من دال ارزوي شتيك ناكات بەڵام دایک و باوکەکە بە زۆر ئەو شتێک پێ دەکەن جەختکردنەوە لە منداڵ چ کاریگەریەکی خراپی لەسەر نەک لە مناڵ بۆ گەورەش خراپە، یعنی ئێستا بۆ نمونە زۆر جار من لەگەڵ گەورەکانی قساکەم وڵی دایک و باوکمان ناچارمان لەگەڵە تۆ یەکی کولەی تۆپ ئەڵێ من بەس بۆنی دەرمان هەمووی جانمە لەرزێ دەرزی هەر ناوێ سەیریشی کەم من چۆن کولەی تۆپ ناتوانم، بەس ئەمە چییە؟ وەختی خۆی دایک و باوکی حەزی لەوە بێ بە دکتۆر نەیتوانی و بێ بە دکتۆر لا باردۆخێ بێ، ئێستا ئەوێ لە ڕێگەی کوڕەکەی یەک شەکەیەوە غەڵەتە، یا لە بچۆرە پولی هەندەسە وڵا حەزم لە هەندەسە نیە، یا بچۆرە لەبەرەوە نەک مناڵ گەورەش غەڵەتە تۆ حەزوارەزەکانی خۆ فەرزکە. مناڵ وەکو ئێمە لە حەڵقەی یەکەمە بیا هەر لێر لە بیدایەتی ئەم حەڵقەیە باسیەوەمان کرد وتمان کۆمەڵە بەهرەی هەیە
گرنگە ئەم دایک و باوکە بزانێ مناڵەکەی لە چ بوارێکا بەهرێ لەو بەهرەی کە هەیە تێتوانی هاوکاری بکەیت و حەزوارۆزەکانی خۆش و فەرزکە بەسەریە چونکە خۆی تواناکانی هەیە بەڵام ئەگەر توانای ئەوەی نەبێ مەسەڵەن هەندێک کەس دەڵێ دایک و باوکم حەزەکە ئاڵە بچمە کولەی تەیەران ئەڵێ من سواری چاپ و فەلەقێکە بەسەرم گێژە خوا و ئێمە دواوەنی ساعت سوڕێمەوە لەکوێ توانم من بە ئاسمانە تەیار توانای نییە چکە خۆمشت حەز نییە ئەبێت تواناشی لەگەڵا بێ من حەزم هەیە بم بەوە هەیە بەس توانام هەیە ببم بەوە نەخێت